ئێمە ئامانجی سەرەکیمان لەم هەڵمەتانە بە گرنگ وەرگرتنی داری بەڕوو و نەمامی بەڕووە لەلایەن هاوڵاتیانەوە نەک زیاترکردنی ڕێژەی سەوزایی، چونکە ئێمە ڕوبەرێکی زۆرمان بە نزیکەی 14 لە سەدی هەرێمی کوردستان سەوزاییە. لەم 14 لە سەدە ئەتوانم بڵێم ئەوانەی سروشتین 80 بۆ 90 بەرەوجود لە سەدی ئەم ڕوبەرە سەوزاییە داری بەڕووە. ئەگەر لە ئێستاوە خۆمان و نەوەکانی ئایندەمان فێر نەکەین لە گرنگی و ئەهمیەتی بەڕوو، ئەتوانم بڵێم ئەوەیشی کە هەمانە نەک ناتوانین زیادی بکەین ئەگەر هۆشیاری تایبەتمان نەبێت سەبارەت بە گرنگی ئەم دارانە ئەبینە هۆی لە ناوبردنیان و لە ناویانە. لە دوێنێەوە هەڵمەتی ڕواندنی بەڕوو دەستی پێکردووە لە هەموو هەرێمە. ئێمە ژوەکو دارستان و پاوانی سلێمانی بۆ زیندووکردنەوەی ڕۆژی جیهانی چییە، ئەمڕۆ دەستمان کرد بە ڕواندنی بەڕوو لە شاخی گۆیژە. هەچەند لەو پێشتر ئێمە زۆربەمان ڕواندنەوە و هەموویمان بەکارهێناوە لەم وەرزەیان نزیکەی 2000 چاڵ بەڕوومان ڕوانوە تاکو ئێستا بەهۆی ئەم ڕۆژەوە. وانا شيشكاكي بدا منو ما فهمت خود اوه شولمه پایسکلانه اوه تقریبا 25 سالان وی شولید کن همی تشتوی هم چید کن معدا شاسی امنشن چید کن وقتی هم ویلی راستت کن تایر پنجر چید کن زنجیرا قطعی چید کن گیرا بدلت کن خود پایسکلا بالاش همه چید ره یا اصلیه اوه نوکت این کیر چناید خود از بیشم گله کاش نکرن همه هارد کرن اد بیشم یا بالا چید ره اصلی ترن بیشت نه با بچکی ما پیرازی نابد وید بیش الله جدید آوینه ده اغلب شوله ما هی زوستانش بر باران وانا زیبزی کس پایسکلی ناجو بس آوینه تقریبا شوله ما باشترش زوستانه کلو پلت وانا چشتت وانا حمیته چشت يعني نين النبت تشتوي قلق ماركت مثلا إيطاليا هي يت أوروبية هي الصينية هي Здравствуйте! Люди к нам приходят с радостным предпраздничным настроением. Все хотят приобрести наши новогодние игрушки, они уникальны. На шапочках вы можете подписать имена своих родных, близких, членов семьи, а внизу, например, какое-то пожелание с Новым годом. Это итальянский дизайн, игрушки все расписываются вручную, очень красивый подарок новогодний, есть колпаки эльфов, толстовки, например, как на мне. Здравствуйте! В ГУМе царит прекрасное новогоднее настроение. Мы часто всей семьей приходим сюда поднять себе настроение. Здесь очень атмосферно. Также здесь очень много разных магазинов, где мы можем подобрать подарки к ближайшим праздникам. Самое важное, что в ГУМе соблюдены все санитарные нормы. Все ходят в масках, в перчатках. Тут можно не переживать насчет своей безопасности.